پشتیوانی دەکەین لە مانگرتنی گشتی لە کوردستان بۆ هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان لە ڕۆژی چوارشەممە سێی ڕێبەندان. ڕاگەاندنی هاوبەشی هەیەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشیێڕی ئێران ڕاهی کاریگەر و کمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران. دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە لە نێو جێژاوی قەیرانی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، ئەمنیەتی و سیاسەتی دەرەوەدا گرفتار بووە، توانایی بەڕێوەبردننی وڵاتی لەدەستداوە و لە لێواری داڕماندایە، هەنای هێناوەتە بەر دوایین ئامرازەکانی خۆی، واتە سەرکوتی سیستماتیک و تند و تیژی و پەتی سێدارە. شەپۆلی بەربڵاوی دەست بەسەرکردن لە سەرانسەری ئێران و بەتایبەت لە سێ کوچکەی لە خوێن گەوزاوی کوردستان، خوزستان و بەلوچستان و هەروەها دەرکردنی حکمی لە سێدارەدان بۆ 54 زیندانی سیاسی و عەقیدەتی و لە سێدارەدانی 901 کەس لە ساڵی 2024دا لە زمرەی ئەو ڕێوشوێنە سەرکوردگەرانە. بەشڕاستکردنەوەی حکمی ئیعدام بۆ زیندانیانی سیاسی و عەقیدەتی وەک پەخشان عەزیزی، وریشە مرادی، بێهروز ئێحسانی، مێهدی حەسەنی، موجاهید کورکور، عەباس دریس و مێهراب عەبدوڵڵازادە ئەو پەڕی وەحشیگەری دەسەڵاتی ئیسلامی نیشان دەدات. گەڕەندەی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێستا بە کوژرانی دوو کەس لە جەلادە خوێنمژەکانی ڕەژیم، عەلی رازینی و محەممەد موقیسا کە پێدەچێت گرفتاری تووڕەیی و هەڵچوونی هێزەکانی ناوخۆی نیزام بوو بێتن، دەتوانرێت بە بیانووی تۆڵەسەندنەوەی کوێرکوێرانە لە جگەرگۆشە بەدیلگیراوەکانی خەڵک بەرەو پێش بچێت. بەڵام سیاسەتی پەرەسەندنی سەرکوتی هاوسار پشراوانە بە مەبەستی پاشەکشەکردن بە بزوتنەوەی بەهێزی ژن ژیان ئازادی لەگەڵ خۆراگری و شێلگیر و کەموێنەی هێزە بەرگریکارەکانی ئەم بزوتنەوەیە بەرەو ڕووبۆتەوە. پاڵپشتی بەربڵاوی زیندانیانی سیاسی بۆ پەخشان عەزیزی و واژۆکانیان لە دژی سزای نامرۆڤانەی لە سێدارەدان، پەرەسەندنی مانگرتن لە خواردنی زیندانیانی سیاسی لە سێشەممەکانی نابۆ لە سێدارەدان لە زیاتر لە 35 زیندانی وڵات، ناڕەزایەتی زیاتر لە 11 ڕێکخراوی پیشەیی مامۆستایان و ڕێکخراوە کرێکاریەکانی تری وەک سەندیکای کرێکارانی شرکەت واحدی ئۆتۆبوسڕانی، سەندیکای کرێکارانی نەیشەکەری هەفتەپە و ڕێکخراوە کرێکاریەکانی دیکەی دژ بە دەرکردن و جێبەجێکردنی حکمی لە سێدارەدان، پشتیوانی کەسایەتیە بەناوبانگەکانی بواری ئەدەب و هونەر لەو کەسانەی کە سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە و هەروەها ناڕزایەتیان بەرامبەر بە سزای لە سێدارەدان، بەیاننامەی 3400 کەس لە هونەرمەندان، نووسەران، شاعران و ڕۆژنامە نووسان، چالاکانی مەدەنی، سیاسی، ئاینی و خوێندکاری، پارێزەران و هاوڵاتیان لە ناڕزایەتی بەرامبەر بە حکمی لە سێدارەدانی پەخشان عەزیزی، کاردانەوەی زۆرێک لە کەسایەتیە سیاسیەکانی کۆمەلگا و تەنانەت ئۆپۆزیسیۆنی نێوخۆی ڕژیمیش بەرامبەر بەم سیاسەتە لە ڕاددەبەدەر نامرۆڤانەیە نیشان دەدات کە کۆمەلگای ئەمڕۆی ئێران چیتر کۆمەلگای دەیشەست نییە. ئەم شەپۆلە بەربڵاوەی ناڕزایەتی لە دژی سزای لە سێدارەدان، لە دژی مەترسی لە سێدارەدانی ئازیزترین ڕۆڵەکانی کۆمەڵانی خەڵکی ئێران، ئێستا بە ڕاگەاندنی مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەممە سێی ڕێبەندان لە کوردستانی قارەمان گەیشتووەتە ئاستێکی بەرزتر. ئێمە داوا لە سەرجەم هێزە جەماوەریەکان و کرێکاران و زەحمەتکێشان، ژنان و لاوان، کاسبکاران و بازاڕیان و ژینگە پارێزان دەکەین کە بە پەیوەستبوون بەم شەپۆلی مانگرتنە گشتیەوە هێزی جەماوەری بۆ پەرەپێدانی بزوتنەوەی نابۆ لە سێدارەدان و جەختکردنەوە لەسەر دروشمی هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان بە دەسەڵاتدارانی جنایەتکاری ڕەژیم نیشان بدەن و ڕێگری بکەن لە بەڕێوەچوونی ئەم جنایەتە لە دژی ڕۆڵەکانی خەڵکی ئێران. بزوتنەوەی جەماوەری دەبێ بە دەنگێکی بەرز و بە ئاشکرا بە هەموو لایەک ڕابگەێنێت کە دژ بە سزای لە سێدارەدانە تەنانەت بۆ جنایەتکارانی ڕەژیمیش. لەمڕۆوە ئەگەر تێرۆری دوو کەس لە جەلادەکانی دادگای باڵای کۆماری ئیسلامی لەلایەن هێزە سیاسیەکانەوە ئەنجام درابێت، پێویستە ڕاشکاوانە ڕابگەێنرێت کە ئەم کارە هیچ کۆمەکێک بە بزوتنەوەی ڕەسەنی جەماوەری ئێران ناکات و ناتەبایە لەگەڵ دروشمی هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان.
بڕوخی ڕژیمی کۆماری ئیسلامی، بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیسم. کمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی ئێران و هەیەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر یەکشەممە 30 بەفرامباری 1403 19 ژانوێی 2025.